بینەرانی عزیز ئەو کاتتان باش بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر لە گفتوگۆی ئەم جارەدا گفتوگۆ لەگەڵ نووسەر و ڕووناکبیری ڕۆژهەڵاتی کوردستان کاگازات ڕۆستەمی دەکەم. کاگازات ڕۆستەمی بەخێر بێی بۆ ئەم گفتوگۆیە. زۆر سپاس بۆ جەنابەت کە زەحمەتی کێشاوە دەرفەتت ڕەخسان کە بتوانین لێرە کۆمەڵێک مژار باس بکەین. خۆشبی کاگازات جان، دەمانەوێت لەسەر کۆمەڵێک مژار پەیوەندیدار بە دۆخی نووسەران و ڕووناکبیران لە ڕۆژهەڵاتی کوردستان قسە بکەین، بە تایبەتی لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی. ساڵی 1357 کە شۆڕش لە ئێران ڕوویدا، ئاڵوگۆڕەیەکی گەورەی سیاسی کولتوری هاتە دی و گوشار لە ڕۆژهەڵاتی کوردستان حکوومەت دەستی بەسەر شارەکاندا گرت. دەمەوێت باسەکە لەوە دەست پێ بکەین. ئەم شۆڕشات چ تەئسیرێکی لەسەر نووسەران و ڕووناکبیرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو؟ ڕاستەکەی پێش ئەوەی با بگەڕێنەوە ئەو کاتێک کە هێشتا کۆماری ئیسلامی دەستی بەسەر ناوچە ئازادکراوەکانی کوردستانان نەگرت بوو، هەموو ئێران لە اختیاریدا نەبوو. وەک ئاگادارن نووسەران و ڕووناکبیرانی کورد هەر لە پێش شۆڕشەوە بە شێوەیەکی بە گوتارێکی سیاسیەوە هاتنە مەیدان. زۆر جار گروپ و جوڵانەوەی تیکە بۆ لە کوردستاندا دیارە کۆمەڵێک شاعر و نووسەریش هەبوونەکە ئەوانش بە تاک یا بە گروپ مەجموعەیە کاریان کردووە. بەڵام پێش ئەوەی ئەوان بێنە سەر کار و دەست بەسەر تەواوی کوردستانە بگرن، کورد ڕوبەڕووی دوو گوتار بووەوە. یەکیان گوتاری نەتەوەگەرای ئێرانی بوو کە لایەنە چەپەکان لایەنە ملیەکان لە ڕوانگەی خۆیانەوە بەرامبەر بەڕۆڕووی کوردیان دەکردەوە. یەکێکیشی گوتاری ئیسلامیەکەی بوو کە هەرچەندە ئەوانە تۆزێک زاویەیان لەگەڵ یەک بوو، بەڵام یەک ئامانجیان دەپێکە، ئەویش بەرەو ڕووبوونەوە لەگەڵ هەستی نەتەوایەتی ملەتی کورد و بەتایبەت جوڵانەوەی ڕووناکبیری کوردستان چ لە بواری سیاسیەوە چ لە بواری فەرهەنگی ئەدەبی هونەریەوە. کۆماری ئیسلامی پاش ئەوەی دەستی بەسەر کوردستاندا گرت، هەرزوو هەوڵیدا وێڕای ئەوەی کە حیزبە سیاسیەکان و عەقەبەی حیزبە سیاسیەکان لە ناو شارەکانە سەرکوت بکات، جوڵانەوەی ڕووناکبیری کوردیش بخاتە ئاستەنگێکەوە یا تەسلیم بە خۆیانی بکات یا بیان توێنێتەوە. دروستکردنی کێشە لە نێوان ڕووناکبیراندا، لە نێوان ئەحزابی کوردرا، فیتنەگەری لە بینیاندا، پەرەپێدانی مەجموعەیەک گفتمانی ئیسلامی ئێرانی و دروستکردنی کۆمەڵێک قەڵەمی سەر بە خۆیان یەکێک بوو لەو هەوڵانەی کە کۆماری ئیسلامی دەیدا. بەڵام بەوەشەوە نەتەنیا نەیتوانی ئەو هەستە لە دابماڵێ لە جەرەیانی ڕووناکبیری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵکو هەمیشە نەتیجەی عەکسی داوەتەوە. هەل لە سەرەتاوە دەستی بە ڕاوەدوونانی نووسەران و ڕووناکبیرانی کورد کرد. لە هەر کوێدا لە جەمعێکیان وایە جەمعەکەیان دەشێواند. بەڵام ڕیشەی ئەو هەستە، ڕیشەی ئەو هوشیاریە نەتەوەییە، چونکە چەندین ساڵ کاری بۆ کرابوو لە ناو کۆمەلگادا مابووەوە، هەر جارە و کە لایەنێک یا بڵێن لایەکی ئەم جەریانە ڕووناکبیریە دەتواوە و دایان بردە محاقەوە لە ڕاستیدا، جەریانێکی دیکە خود بە خود سەری ئاوەدا. لەبەر ئەوەی ئەم گوتاری نەتەوەیە، ئەم گوتاری ڕووناکبیری و هوشیاری نەتەوەیە بە قەولێک ڕیشەی داکوتابوو لە ناو کۆمەلگای کوردی و کولتوری کوردی و حەدە بنەماڵەکانەوە بگرە هەتا ئاستی گەورەتر. کاگازات هەر لەو سەردەمەدا کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، حیزبی دموکراتی کوردستان و کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان حزوریان هەبوو، دەتوانین بڵین کە نووسەران بەشێکیان پەیوەست بوون بە ئەم دوو لایەنە سیاسیە و لەناو ئەم دوو لایەنەشدا خەباتی سیاسی و کاری ڕووناکبیری خۆیان درێژە پێدا. لەگەڵ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دۆخی ئەم جۆرە ڕووناکبیرانە بۆ نمونە کەسایەتێکی وەکو مامۆستا هێمن ئێمە گەر سەیر بکەین
کە کەسایەتێکی ناسراو بوو و ئەندامی ڕێبەرەی حیزبی دیموکراتی کوردستان بوو، بەڵام لەگەڵ ڕوودانی شۆڕش لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان وەزعەکە دەگۆڕدرێ. بۆ نمونە لە دوای شۆڕش ئێمە دەبینین کە کۆماری ئیسلامی کۆمەڵێک ناوەندی تایبەت دەکاتەوە بۆ نووسران و ڕووناکبیران. پێم خۆشە لەو بارەوە ئەگەر قسەیەکتانە بێ باسی لەوە بکەن. پێشەوەی بڕۆینە سەر ئەوەی کە ئەو ناوەندانە چی بوون، با باسی ئەوە بکەم کە بەڵێ ڕووناکبیران و نووسرانی ئێمەدا بەش بوون بەسەر و دووبەرەیەدا، وەمە واقعەتەکەش ئەوە بوو کە ئەحزابی سیاسی ئێمە کە بە شێوەیەکی سیستماتیک لە 1945 بگرە پێش ئەویشەوە لە کۆمەڵی ژێکافەوە دەستیان پێکرد بوو، توانی بوویان ئەو جەریانە ڕووناکبیریانە لە ناو خۆیاندا بەهێز بکەن، یا لە ڕاستیدا ئەوە ڕووناکبیران بوون کە ئەحزابی کوردیان دروست کرد بووە. زۆر تەبیعیە کە هەر کام لەوانە سەر بە لایەنێکی سیاسی حیزبی بوو بێتن، ئێستا بە پێی تەفەکراتی خۆیان لە چ ڕوانگەیەک و تماشای مەسەلەی کوردیان کردووە، لە ڕوانگەی سوسیالیستیەوە کردویانە لە ڕوانگەیەکی نەتەوایەتیەوە. بەڵام کۆماری ئیسلامی لە ڕاستیدا بە دوو شێوە هاتکاری کرد. یەکەمیان ئەوە بوو کە هات ئەنجومەنە ئەدەبیەکانی دروست کرد، هەرچەندە لە سەرەتادا هەوڵەکە وابوو کە خودی ڕووناکبیران و نووسران و شاعرانی کورد هەوڵیاندا کە ئەنجومەنی ئەدەبی دروست بکەن. بۆ نمونە هەر لەم ڕۆژانەدا ئەنجومەنی ئەدەبی مەریوان بوو بە 30 ساڵ، لە ساڵی 1968 کۆبوونەوە ئەنجومەنێکیان دروست کرد. دوا بە دوای ئەوە مەجموعەیەک ئەنجومەنی دیکە بەخۆتان زان چ لە مەهاباد، چ لە سنا، چ لە سەقر و ئەوانە دروست بوو، بەڵام کۆماری ئیسلامی هات ئەمانەی سازماندەیی کرد کە بیخاتە ژێر چەتری خۆیەوە. لە پاڵ ئەوەدا پاش ئەوەی کە مامۆستا هێمن گەڕایەوە مەسەلەی سروە هاتە ئاراوە، لەوێشدا هەر عینی شت دەویست چەترێک دروست بکات کە ئەو گۆڤارە لە ژێر نەزەری خۆیدا بێ، بەڵام هەر ئەم ئەنجومەنە ئەدەبیانە و ئەم گۆڤارە دەرفەتێکی وای ڕەخسان کە نەتەنیا ئەو نەیتوانی کۆنترۆڵی ڕووناکبیران و نووسران و شاعران و هونەرمەندانی ئێمە بکات، بەڵکو زیاتر پەرە بە بڵاوبوونەوەی بیری نەتەوەی و ڕووناکبیری درا لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەوە بوو کە کۆماری ئیسلامی ناچار بوو لە ڕێگای سازمانی تەبلیغاتی ئیسلامیەوە هات ڕەقیبێکی دروست کرد بۆ سروە، گۆڤاری ئاوێنەی هێنا مەیدان کە بە شێوەیەکی ڕەسمی لەوێ چاو بڵاو کراوە. کەچی تماشامان کرد هەر زوو ئەویش بۆ بە شتێک کە کۆماری ئیسلامی بۆ خۆی گیری خوارو بەدەستیانەوە. ئاماژەیەکی زۆر باش بوو گۆڤاری سروە کە باستت لێوە کرد. دەمەوێت زیاتر باسی ئەو بابەتە بکەین، چونکە ناوەندی ئینتشاراتی سەلاحەدین ئەیوبی کە لە ورمێدا مەزرا، کۆماری ئیسلامی دەویست گوتاری خۆی بەسەر نووسران و ڕووناکبیران لە ڕۆژهەڵاتی کوردستاندا زاڵ بکە. مامۆستا هێمن کە وەکو سەرنووسەری گۆڤاری سروە دامەزرا و لە چەند ژمارەی سەرەتادا بەشدار بوو، دوایی کە کۆچی دوایی کرد کاک ئەحمەدی قازی و کۆمەڵێک نووسەری ناسرا وەکو کاک جەلالی مەلکشا خوا لە خۆش بوو، جەلالی مەلکشا خوا لە خۆش بوو، مەرفی ئاغایی و دایان نووسەری دیکە لەو ناوەندە کاریان کرد. کۆماری ئیسلامی نەیتوانی سەرکەوتوو بێ، بۆ ئێمە سروە توانای قوتابخانەیەکی ئەدەبی ڕووناکبیری بێ. ئایا ئەمە هۆکارەکەی بۆەوە دەگەڕێتەوە کە ئەرکی نووسران لەو مەقتعەیەدا زۆر بەرچاو بوو و توانیان ئەو دەرفەتە بقۆزنەوە و کەڵکی لەوەربگرێن، یانەوەی کە کۆماری ئیسلامی غافڵ بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ کۆماری ئیسلامی بەڕایەوەی کە بودجەیەکی ئەجگار گەورەی تەرخان کردبوو بۆ کۆنترۆڵی ئەو سیستمانە و کۆنترۆڵی نووسران و ڕووناکبیرانی ئێمە بە تەبعی ئەوە کە لەوێ کار دەکەن، بەڵام نەیتوانی ئەو ئستراتیژیەی کە نووسرانی ئێمە بوویان بخاتە ژێر کۆنترۆلی خۆیەوە یا باتە ژێر پرسیار. بۆ نمونە تەواوی ئەو بەهانە سیستماتیکەی کە ئەیگرت بە نووسرانی ئێمە، مەسەڵەن خوا لە خۆش بوو کاک مەرفی ئاغایی، کاک جەلالی مەلکشا، هاوڕانی دیکە بەدەیان و سەدان کەس لەو گۆڤارەدا نووسیویانە، ئەوان هەموو بەهانەکانیان دەبڕی، ینی سرف مەسەلەیەکی فەرز فەرموو ئەدەبیانە هات مەترەحە کرد. کۆماری ئیسلامی زانی کە سرف باسکردنی ئەدەبیات بە زمانی کوردی و نووسین بە زمانی کوردی نەتەنیا شکستی بەوانی هێناوە، بەڵکو لە ڕاستیە زیاتر ئەم
گوتارێ قوڵ کردوێتەوە لە ناو جریانی ڕووناکبیری ئێمەدا تەنها لە ناو خەڵکیشدا ئەوێ پەنجەرێکی ئێجگار گەورە بوو بۆ ئەوەی بەدەیان و سەدان نووسەری دیکە دروست ببن ینی دەرفەتێکیان خوڵقاند کە تقریبا دوو نەسڵی دروست کرد دوو نەسڵ کە دوای کاک جەلالوانی شات بوون دوای مامۆستا هێمنی شات بوون ئەوە کە کۆماری ئیسلامی بە هەموو توانایەوە دەیویست ئەو تریبونانە خامۆش بکە لە بینیان ببات زۆر بابەتێکی گرنگە پێم خۆشە باسەکەش ئاوە درێژە پێ بدەین کە لە پرسیاری پێشوشدا خۆت ئاماژەیەکت پێکرد دەوری ئەنجومەنە ئەدەبیەکانیش لە سەرجەم شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پەرەپێدانی ئەو ناوەندی شارات سەلاحەدینی ئەیوبی و گۆڤاری سروە زۆر گرنگ بوو چونکە ئێمە دەبینین لە سەرجەم شارەکانەوە نووسەران لە ڕێی ئەنجومەنە ئەدەبیەکانەوە پەیوەندیان بە گۆڤاری سروەوە دەکرد و هەندێک جار سروە و ئەنجومەنە ئەدەبیەکان چالاکی جۆراوجۆریان لە شارەکان بڕێوە دەبرد بە هیچ شێوێک لە شێوەکان گۆڤاری سروە و ئەنجومەنە ئەدەبیەکان و نووسەران ئینسان ناتوانێت لە یەکیان جیا بکاتەوە لەبەر ئەوەی گۆڤاری سروە و دواتریش ئاوێنەوە دواتریش مەهاباد و زرێبار و بەدەیانی دیکەش منبعی تەغذیەکەیان ئەنجومەنە ئەدەبیەکان بوو ئەم پەیوەندێکی زۆر ئاسایش بوو ئەو ئەنجومەنە ئەدەبیانە کۆمەڵێک ئینسانی خۆبەخش و ڕووناکبیر و بە توانای هاتن دروستیان کرد خۆیان خستە ناویەوە کە ڕوانگەیەکی تەواو نەتەوەییان بوو هاتن مەجموعەیە گەنجیان پەروەردە کرد زۆر کەس لەو هاوڕێیانەی کە هەر ئێستا لە کەڵە نووسەرەکانی ئێمن لە داوێنی ئەنجومەنە ئەدەبیەکانەوە هاتنە دەرەوە ئەوە بوو کرد کۆماری ئیسلامی هەوڵی دا کەم ئەنجومەنە ئەدەبیانە بخنکێنێت هاوکات وردە دوای شەڕی ئێران و عێراق و هاتنە دەورانی ئیسلاحات وانە هاتن گفتمانێکی فکریان هێنا ئاراوە کە بەلاڕێیدا ببن لە ڕاستیدا ئێوە ئەگە تماشاکەن هەندێک مەسەڵەن ڕەوتی فکریان هێنا ئاراوە کە بتوان ئەو گوتارە نەتەوەییە لە ئینسانی کورد وەرگرنەوە وە گوتارێکی ئێرانی زاڵکن بەسەریانە بەڵام ئەوەش هەر نەیتوانی وەڵام بداتەوە لە تەواوی ئەو مەقتەعانە گوشارەکان بۆ سەر ئەنجومەنە ئەدەبیەکان زۆر بوون بەدەیان و سەدان کەس لە سێ چوار نەسڵی ڕابردوودا لە ئەنجومەنە ئەدەبیەکان کەوتنە بەر زەخت و زەبر و زەنگ و زیندانەوە بۆ ئەوی وڵاتیان پێ بەجێ بێڵن بەڵام چونکە نوتفە و ڕیشەی کارەکە نەهادی نەکرابوو لە کۆمەڵگای کوردیا هەر جارە و کۆمەڵێکی دیکە هاتن جێگای ئەوانیان ئەگرتەوە جوڵانەوەی ڕووناکبیری کورد بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بەبێ هیچ چەشنە ئیمکاناتێک لەژێر ئەو زەبر و زەنگە هەر جارە و ئەهات بەرامبەر بەو گوتاری زاڵەی کۆماری ئیسلامی کە هاوردە ناوەوە بۆ خۆیان گوتارێکی دیکەیان دروستە کرد ئەگەر لەلایەک گۆڤاری نێوخۆی ئەنجومەنە ئەدەبیەکانیان دەبەست لەلایەکی دیکەوە گۆڤارەکانی دیکە سەریان هەڵەدا وەکو زرێبار وەکو سەردەمانێک دوای ئەوە گۆڤاری مەهاباد مەجموعەیەکی دیکە لە سنە چاپ بوو پێیان نەدەکرا بۆیە لە ڕاستیە تەواوی ئەو ئیستراتیژیەی کە جمهوری ئیسلامی لە تووری ئەم ساڵیانەدا بەرامبەر بە جوڵانەوەی ڕووناکبیری کورد و سیستەمی ڕووناکبیری کورد کە سیستمێکی بێپشتوانەی مادی بوو هەر کارێکی کرد هەمووی بەسەر خۆی داشکاوە کاگازادامەژت بۆ کرد کە بەشێک لە نووسەران و ڕووناکبیران لەژێر گوشارەکانی کۆماری ئیسلامیدا ناچار بوون زێدی خۆیان بەجێ بێڵن بەشێکیان کە دەرفەتی ئەویان بۆ ڕەخسا ڕویان لە وڵاتانی وروپایی کرد ئەوەی سەر لە ڕویان لە باشووری کوردستان کرد و تێکەڵ بە لایەنە سیاسیەکان بوون و لە نێو حیزبەکاندا خۆیان دیتەوە نمونەی کەسانی وەکویەوە بۆ نمونە تێکەڵ بە شۆڕش بوون لەو نووسەرانە بوون کە ڕوتان لە حیزبە سیاسیەکان کرد چارە نووسی ئەو نووسەرانەی کە زێدی خۆیان بەجێ هێشت و نەگەڕانەوە لە ماوەی 40 ساڵی ڕابردوو ئەم نووسەرانە چیان بەسەر هات ڕاستەکەیت بەڕای من کۆماری ئیسلامی بە عالەمی ئاشکرا گوشارە خستە سەر ئەو سیستمانە هەر جارە و کە شەپۆلێکی فکری یا ئەدەبی یا هونەریە هاتە پێشەوە فشاری خستە سەریان بۆ ئەوەی پەردەوازەیان کات و لە وڵاتە نایان هێڵێت لەبەرەوەی ئەمانە وەکو مەترسیەک چاوی لێکردن
بەرامبەر بە خۆی و بە سیستەمە داگیرکاریەکەی خۆی. بۆ نمونە نەتەنیا هەوڵی تێکدانی ئەنجومەنی ئەدەبیەکانیدا بەڵکو هەندێک ڕەوتی فکری وەکو داکار و ئەوانە کە هاتنە مەیدان شێواندی وە مەجموعەیەک ئینسان کە ئەو سیستمە فکریان دروست کرد و یا با بڵێن ئەو مەدرسە ئەدەبیان دروست کرد بوو مەجبور بوون کە وڵات بەجێ بێڵن. ئەمە بوو باعثی ئەوەی کە ئەم کەسانە جەزبی ئەحزاب بن. ئێمەش بەرحاڵ ئێمە حزبی دموکراتمان بوو لەگەڵ کۆمەڵی شۆڕژگەر هەر کامە و جەزبی لایەنەکە بوونی تر، بەڵام بە شێوەیەکی گشتی هەمویان لە ناوخۆ لەژێر یەک چەترا و بۆ یەک هەدەفکاریان دەکرد، ئەویش پەرپێدانی جوڵانەوەی فەرهەنگی ئەدەبی هونەری و ڕووناکبیری لە ڕۆژهەڵاتی کوردستانە، لە لایەکی دیکەوە شۆڕش بەرامبەر بە سیستمێکی داگیرکار کە هەوڵی توانەوەی ملەتێکی ئەداوە. ئەمە بە نەوعێک شکایەوە بەسەر ڕاستەکەی ئەو مەجموعە نووسەر و ڕووناکبیرەی کە پەردەوازەی وڵاتانی دیکە بوون و بەتایبەت لە باشووری کوردستان جەزبی ئەحزاب بوون لەبەر ئەوەی سیستمی حزبی سیستمێکی چوارچێوەدارە، مەجموعەیەک گۆشەنیگای خۆی هەیە، مەجموعە قوانینی هەیە کە لەوانەیە هەموو ئەو کەسانە نەتوانن تەحملی ئەو شەرایطە بکەن. دەبینین کە مەجموعەیەکیان منفعل بوون، مەجموعەیەکیشیان بەرەو دەرەوەی وڵات هاتن، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمان توانیان مەجموعەیەک تەئسیر لەسەر سیستم و چوارچێوەی ڕوانگەی حزبی دابنێن و متەقابڵە نیژەوانیش کۆمەڵێک تەئسیر لەسەر ئەمان دابنێن. ئێستا بینین ئەم تەعاملە نەتەنیا دژایەتی یەکتر نەبووە، دەبینین ئەم تەعاملە بۆ باعثی ئەوەی کە دایرەی شوێندانانی ئەحزاب و هەروەها ڕووناکبیرانە کە لەوێدا بوون لەسەر کۆمەلگای کوردی لە ناوخۆ زیاتر بێت، یعنی پەرەی پێدراوە لە ڕاستیدا. ئێمە دەبینین زیاتر لە 20 ساڵ هیچ کام لە حزبەکان نەڕۆشت بوونەوە ناوچە، پەیوەندیەکی ئەوتویان نەبوو تاکو تراگەگەر مەجموعەیە تەشکیلات هاتبایە نەهاتبا. لە سەرەتاکانەوە ئاسان پەیوەندیگرتن هەر نەبوو، جەدوەڵ ڕەمزێک بوو پەر رادیۆ، کەچی هاوکات لەگەڵەوەی کۆماری ئیسلامی دنیا گۆڕیا و تەکنۆلۆژی هاتە مەیدان و ماسمەدیا ڕۆڵی کاریگەرتر بوو لە کۆمەلگادا و ئەمانیش پەراوێز خرابوون، کەچی بینیمان ئەحزابی سیاسی کوردی تەئسیرێکی ئێجگار گەورەیان هەیە لە ناوخۆ و بەتایبەت لەسەر جوڵانەوەی فەرهەنگی ئەدەبی ڕووناکبیری کوردستان. ئەمەش بەهۆی ئەو کارانەوە بوو کە کۆماری ئیسلامی کردی. ئێستش کۆماری ئیسلامی ئێمە ڕۆژانە دەبینین، ئەگەر ڕۆژانە نەبێ حەداقل لە ساڵدا دووسێ جار دەبینین کە کۆمەڵێک لەو ساختار و خانە ڕووناکبیریانەی کە لە کوردستانە دروست بووە ئەوانش دەشێوێنێ دەریان دەکەنی بە عالەمی ئەشکراڵێ دەڵێ بڕۆن لێرە مەمێننەوە، بەڵام بە هەمیشە وەک عەرزم کردی ئەمە بە زەرەری خۆیان شکاوەتەوە. کاگازاد لەو نووسەر و ڕووناکبیرانەی کە ڕۆیان لە حیزبە سیاسیەکان کرد تێکەڵ بە حیزبی دموکرات و کۆمەڵە بوون، جیا ئەوەی کە لە ئۆرگانەکانی میدیایی دابەشکران و لەوێ کاری خۆیان دەکرد وەکو نووسەر و وەکو ڕووناکبیر لە رادیۆ لە ڕۆژنامە لە شوێنەکانی تر، تەئسیری ئەم نووسەرانە لەسەر ئەحزابی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن بوو وەک ئەو جۆرەی خۆت لە نزیکەوە ئاگادار بووی؟ ڕوانەت بمانەوێ نەمانەوێت کۆماری ئیسلامی کۆمەڵ تەغییراتی بەسەردا هات، یعنی لە ساڵی 1376ەوە کە جەماعەتی ڕیفۆرمخوازەکان هاتنە سەرکار، هەروژم و بەهێرشی فکری و گفتمانی ئیسلاح تەڵەبی کارێکی کردبوو کە کۆمەلگای کوردیشی خست بۆ تەنگەژەوە. ئێمە بینیمان ئەو کلیشەیە کە لە ڕاگەاندنی حیزبەکاندا بوو
ناڵێم لە پڕ بەڵام لە ماوەیەکی کورتدا کە ئەم ڕووناکبیرانە چوونە ناو ئەو حیزبانە ئەو کلیشەیە شکا و ئەوانیش هاتن بە پێی موقعەتی تازە بە پێی گفتمانی تازە بە پێی چواچێوەی تازە کۆمەڵێک گوتاری تازەیان کردەوە ئەگەیەوە دقەتان کردبێت لە هەردوو ڕادیۆی حیزب و کۆمەڵەت ماشاتە کرد کۆمەڵێت وتاری تازەترە بیستی کۆمەڵێک تەغییرات لە بەرنامەکانە درا لە پەیوەندی لەگەڵ هەڵوێستیان بەرامبەر بە هەڵبژاردنەکان بەرامبەر بە سەرکوت لە ناوخۆی ئێراندا ئاستی گوتاری سیاسیان ناڵم پێشتر لە خواردبووە بەڵام ئاڵوگۆڕێکی ئێجگار گەورەیەوە بەسەرا هات و ڕۆشتە سەرتریشەوە بە قەولێ پردی گوتاری حیزبی لەگەڵ گوتاری ڕووناکبیری لە کوردستانی ئێراندا دامەزرا دروست بوو پردێکی پڕقدرەت کە توانی ئەم دوو گوتارە لە یەک سەد حڕا بگرێت ئێمە لە بیرمان ناچێت ئەحزابی ئێمە بە درێژایی دەیان ساڵ لە شۆڕشدا بوون لە ناو شەڕدا بوون لە پەراوێزدا بوون لەوانەیە ئیمکانی ئەویان نەبوو بێ لە شاخ و داخە بخوێنن ئیمکاناتی فێرکاریان کەم بووە لە بەرامبەردا لەولاوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕووناکبیران و نووسەران و ئەدیبان و شاعرانی ئێمە ئیمکانی زۆر زیاتریان بووە کە ئەم مەسەلەیە حزوری ئەمانە لە ناوە حیزبانە توانیت زۆر ئاڵوگۆڕی بنەمایی لە گوتاری حیزبیدا لە ڕاگەیاندنی حیزبیدا لە پەڕادایمی تێکۆشانی حیزبەکان بۆ ڕزگاری کوردستاندا ئاڵوگۆڕی تێدا دروست بکات و شوێندانەر بێ لەسەری ئێمە گەر سێ گوچکەیەک چاو بکەین حیزبەکان و ڕووناکبیران و کۆمەڵگە وەکو سێ گوچکەیەکی گشتی چاو لێ بکەین دەوری ڕووناکبیران زۆر بەرچاو دەکەوێت لێرەدا تقریبان دەتوانین بڵێن هاوتەرازە لەگەڵ کۆمەڵگە و هاوتەرازە لەگەڵ حیزبە سیاسیەکان توانیویانە نووسران و ڕووناکبیران و دەوری خۆیان بژێرن لە 40 ساڵی ڕابردوودا بەڕای من نەتەنیا توانویانە بەڵکو زۆر زیاتر لە توانە و ئیمکاناتی خۆیان دەرکەوتون بۆ نمونە تۆ تماشاکە لە فەزایەکدا کە کۆماری ئیسلامی چ پێش جریانی ڕفۆرم و چ دوای ڕفۆرم و چ ئێستش بەو هەموو زەبر و زەنگەوە توانیان لە ڕێگای شارەکانیانەوە لە ڕێگای چیرۆکەکانیانەوە وتارەکانیانەوە کۆڕ و کۆنگرە و سمینارەکانیانەوە لە ڕێگای شانۆکانیانەوە لە ڕێگای فیلمەکانیانەوە توانیان تەسیراتێکی ئێجگار گەورە لەسەر کۆمەڵگای کوردی دابنێن ئێمە لە بیرمان نەچێت کۆماری ئیسلامی بە سەدان ملیۆن دلاری خەرج دەکرد کە فیلمێک بە دژی جوڵانەوەی کورد دروستکە تماشات دەکرد فیلم کورتە فیلمێک یا بە دووربینێکی زۆر سادە دروست دەکرا لەلایەن فیلمسازەکانی ئێمەوە یا شانۆیە کە بە کەمترین ئیمکاناتەوە دروست دەکرا حتا سەحنەکەی ئیمکاناتێکی ئەوتۆ تێدا نەبوو دێکۆراتێکی ئەوتۆ تێدا نەبوو بە شعرەکانیان بە مەجموعەیەکە گۆڤارێکە فۆتۆکۆپی ئەکرا لە ناوخۆی ئەنجومەنە ئەدەبیەکاندا کارێکیان کرد کە ئەم هەموو سەرمایە گوزاری کۆماری ئیسلامی ببێتە بەڵکی سەر ئاو ئێوە دقت بکەن لە خوێنەرانی گۆڤارێک وەکو سروە یا مەهاباد یا زرێبار یا ئەوانی دیکە کە ئێستش بەردەوامن دقت بکە لە مخاتبەکانی ئەوان مخاتبەکانی کۆماری ئیسلامی کە ئەم هەمووە خەرجی بۆ کردووە بۆیە من ئەڵێم بە بێ ئیمکانات توانیان بەسەر زۆر شتا ساڵدن هەروەها کە ئەحزابی ئێمە ئیمکاناتێکی ئەوتویان نەبوو ئێستەشی لەگەڵ بێت کۆماری ئیسلامی پێشکەوتوترین چەکی لە اختیاردایە پێشکەوتوترین سیستمی ئەلکترۆنیکی شەڕی ئەلکترۆنیکی لە اختیاردایە ئیمکاناتێکی مادی ئێجگار عەزیمی هەیە بە ملیاردها دلار لە باڵوپەڕیدایەت کەچی ئەحزابی ئێمە لەوانەیە لە باری مادیشەوە توانای تەمینی ئەو تۆی پێشمەرگەکانیان نەبێت کەچی لە مقابلیانە شکستیان خوارد من ئەڵێم ئەم سێ کوچکەیە هەم کۆمەڵگای کوردی هەم ڕووناکبیران هەم حیزبەکانی ئێمە بەڕای من زۆر زیاتر لە توانە و ئیمکانیاتێکە لە اختیاریانە بۆ دەرکەوتون و کۆماری ئیسلامیان گەیاندووەتە شوێنێک کە بۆ خۆی زۆر جارانی ئاعترافی کردووە بە
بەهۆی کە شکستی هێناوە لە باری فەرهەنگی و سیاسیەوە. کاگازات بە حکومەوەی کە ڕۆژهەڵاتی کوردستان داگیر کراوە و حیزبەکان حزوریان نییە لە ناوخۆ، بەشێک لە ڕووناکبیران و نووسەران کاتێک لە ڕۆژهەڵات نامێن و ئەوەی بەجێدێڵن تێکەڵ بە حیزبەکان دەبن، هەروەک ئاماژەت پێکرد. پێناسەی ڕووناکبیری حیزبی یان نووسەری حیزبی لە لای تۆ پێناسەیەکی دروستە؟ ئایا پێویستە نووسەر حیزبی بێ و تێکەڵ بە لایەنێکی سیاسی بێ و لە چوارچێوەیەکی دیاریکراوی حیزبیدا کار بکات؟ لە پێش دەبا بڕۆینەوە سەر پێناسەی ڕووناکبیر. ڕووناکبیر متەزایەکی ئێجگار کۆنەکە لە غەربەوە بەرەو لای ئێمە هاتووە، بەڵام معنایەکی سادە و گشتگیری ئەمەیە کەسێک کە زانیاری لەسەر بوارە جیاجیەکانی کۆمەلگای خۆی و کۆمەلگای خۆی هەیە لە هەموو بوارەکاندا و بە شێوەیەک لە شێوەکان دەرک بە مەفاهیمی بناغەیی دروستبوونی کۆمەلگاکەی خۆیەکات و هاوسەنگیەکانی ئەو کۆمەلگایە بە شێوەیەکی زانستیانە دەداتە بەر باس و لێکۆڵینەوە و تەفسیر و ڕابەیەکات. ڕاستە بە شێوەیەکی کلاسیک ڕووناکبیر ئەگەر ئێمە تەوەجەمان کردێت بە ئانتۆنیۆ گرامشی، ڕووناکبیرێکی کلاسیک و ئۆرگانیک دانراوە. ڕووناکبیری کلاسیک ڕووناکبیرێکە کە دەتوانێت لە هەموو بوارەکان لە هەموو بەشەکانی کۆمەلگادا حضوری ببێت، تا کارمەندێکی سادە کە ئاگایی لە ئیدارەیەکە ئاگایی لەو بەشەی خۆی هەیە ئەوی وەکو ڕووناکبیرێک دەناسرێت. کەسێکی سەربازی، کەسێکی نظامی لە بوارەکەی خۆیدا کە ئیحاتەی هەیە و زانیاری هەیە ئەویش وەکو ڕووناکبیرێکە، بەڵام لە بۆعدێکی دیکەدا. مامۆستایان حتا قوتابیانی ئێمە کە دەرس دەخوێنن، خوێندکارەکان، ئەمانش بۆ خۆیان بە شێوەیەک لە شێوەکان نوعێک ڕووناکبیرن، بەڵام ڕووناکبیری ئۆرگانیک کەسێکە ڕێکخەرە، بەرهەمهێنەری فکریە. ئەم ئینسانە داهێنانەکە لە کار لە بوارەکەی خۆیدا. شاعرێک بۆیە پێڵێن شاعرێکی ڕووناکبیر بۆ ئەوەی زمان باشناسێ، چوارچێوە و سیستەمی شعری خۆی هەیە، داهێنان لە شێعرەکە، مەفاهیمی تازەی تێئێنێ، فۆرم و ناوەڕۆکی تایبەت خەڵقەکات و بەرهەم دێنێت. ئەوانی دیکەش بوارەکانی دیکەش هەروەها. بەڕای من ئەمە هیچ تەعارۆزێکی لەگەڵ سیاست و استراتیژی ئەو حیزبانەدا نییە کە بۆ ڕزگاری کۆمەلگایەک تێکۆشن کە ڕووناکبیرانیش لە بوارە جیاجیەکانە بەشێکن لەو کۆمەلگایە، یا ئەتوانین بڵێن زۆربەی هەر زۆری ئەو کۆمەلگایە. حزور لە ئەحزابدا بەڕای من تا سەردەمێک کە یارمەتیدەری گوتاری نەتەوەی و ڕزگاری نەتەوەی بێ مجازە، پەسەندە و دەبێ و کەسانش تەشویق بکرێن. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەم ئینسانە بەرهەمهێنەرە فکریە دەقیقەن ئەو شوێندانەریە دەبێت کە باسم کرد لەسەر ئەحزاب، ینی گوتاری کۆمەلگا، گوتاری ڕووناکبیران و لەگەڵ گوتاری حیزبیەکە نزیکە کاتەوە لە یەک. ئەم هاو ئاهەنگیە زۆر باشە. لە کاتێکدا خراپە کە تۆ وەکو شەی دکتۆر قاسملوو باسی دەکا، تۆ لەو قاڵبە بەرهەمهێنەرە دەربێت، لەو قاڵبە ئۆرگانیکیە دەربێت، ببی بە مۆرە لە سیستمێکدا و ئەو مۆرەیە ببێتە باعیسی ئەوەی کە فەشەل بە ئیستراتیژی نەتەوەیی و ڕزگاری نەتەوەیی بێنێ، کە گوتاری ئەساسی ئەحزابی سیاسی لە سەرەتاوە ئەوە بۆەوە دەبێ ئەوێش بێت. مە زۆر بە سراحەت زۆر جار لە هەندێک قۆناغدا هەندێک کەس لە ئەحزابی سیاسی هەوڵی دەستەمۆکردنی بە مۆرەکردنی ڕووناکبیرانیان داوە، نەکەین ڕووناکبیرانی ئەندامانی خۆشیانیان داوە، بەڵام ئەو گوتارە ئێستا بەڕای من وردە خەریکە ئەڕەوێتەوە.
ئەو نوع گۆشەنیگایە خەریکە ئەڕەبێتەوە. ئەی ئەنا ئەگەر وانە بواە ئەم هەموو ئینشعاباتە بۆ دەبوو. ئەوەیە کە ئێستا دەبینی هەر ئەوانە بوو بە تەجروبەیە کە گوتاری حتا لایەنە ئینشعابیەکان لە یەک گوتاریانی نزیک کردوێتەوە. ئێستا وردە وردە بەرەو یەکگرتنەوە هەنگاوانیان و ئەمە بەشێکیش ئەگەڕێتەوە بۆ ڕووناکبیرانەی کە لە ناو ئەحزابا بوون تەئسیرگوزارن لەسەر بیر و بۆچوون و گۆشەنیگای ڕێبەران و مەسئولینی ئەو حیزبانە تەئسیرگوزارن و ئەبینی ئێستاش زۆر ڕووناکبیرمانەیە کە سەر بە حیزبەکان و گەورەترین گوشار ئەوان سوتیانتە سەر حیزبەکان بۆ یەکگرتنەوە هەر لە لایەنەکەی خۆیاندا. لە 2004ەوە ڕێکخراوەیەکی تایبەت بە نووسەرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی وڵات ڕاگەیەنراوە بە ناوی کامی نووسەرانی کوردستان کە جەنابەت یەکێک لە دامەزرێنەرانی ئەو ڕێکخراوەیە بووی و هەتا ئێستاش هەر هاوکاری لەو ناوەندەدا و بەرپرسایەتی و ناوەندەشتان ئەستۆیە. پێم خۆش ئاماژەیەک بەکاری کانونی نووسەرانی کوردستان بکەن کە لە پێناو چی دامەزرا بۆ دامەزرا و بەرنامەی کاری چییە؟ پێشینەی دروستکردنی هێکەتێکی نووسەران بە ڕۆژهەڵاتی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئاخرەکانی دەی 60 هەتاوی، یعنی هەر لە یەکەم هەنگاوە کە یەکەمین ئەنجومەنی ئەدەبی دروست بوو کۆمەڵێک ئینسان لە سەرتاسەری کوردستاندا بوون کە ئەو بیرۆکایانە هەبوو لەگەڵ یەک قسانێکە، بەڵام زەبروزەنگ و سەرکوتی کۆماری ئیسلامی ئیجازەی ئەو شتەی نەدادا. کۆماری ئیسلامی نەتەنیا ئیجازەی ئەوەی نەدا، ئیجازەی ئەنجومەنە ئەدەبیەکانیشی نەدا، هەمیشە لەژێر کۆنترۆڵیان نابوون، بانیان دەکردن، زیندانیان دەکردن، ڕاویان دەنان. بەڵام پێش ئەوە چەندین هەوڵی دیکە دراوە، مەسەڵەن کەسانێکی وەکو کاک ساڵحی سوزانی، کاک فەریدونی هەرشەدی، کاک جەلیلی ئازادی خواست، کاک ئەحمەدی قازی، کاک جلالی مەلەکشا، کاک معرفی ئاغایی و بەدەیانی دیکە لە چەندین مەرحەلە ئەم هەوڵەیاندا ڕاستەکەی، بەڵام سەری نەگرت. ئاخرین جارێکە قرار بوو ئەو ڕێکخراوێک سەرتاسەری بۆ نووسەران و ڕووناکبیرانی کورد دروست بێت، ئەو هەوڵە بوو کە بە هیمەتی هەمویان لە هەموو شارەکانەوە هەوڵێکیاندا ئەساسنامەیەکیان نووسی، پێڕەوێکیان نووسی، لە تاران کۆبوونەوە. هەر لەو کاتەوە من لە پەیوەندی بووم لەگەڵیاندا، وتیان ئێمە ئەو هەوڵە ئەدەین ئەگەر کۆماری ئیسلامی هێشتی فەبەهاوە لێرە دروستی دەکەن، لە دەرەوەیش نوێنەرایەتێکدا دەنین، ئەگەر نا ئێوە دروستی بکەن، مجوستان دەدەین ئێوە دروستی بکەن. ئەوە بوو کە بەداخەوە لەوێ تەنانەت بە ناوی ئەنجومەنی سەرتاسەری شۆ قبوڵیان نەکرد، بە دەیان جار ئاڵوگۆڕیان لە پێڕەوی نێوخۆی ئەو سیستەمەدا پێکێنا، هەر دوایش هەر قبوڵیان نەکرد. ئەوە بوو کە داوایان لە ئێمە کرد، یەکەمی جار لەگەڵ پێنی نۆرۆژ و پێنی جیهانی قسەمان کرد، دوایە داوا کرات کە چارتری پێنی جیهانی ئیمزا بکرێت و ئەوان فاکسی بکەن بێتە دەرەوە، ژمارەی ئۆرگانی بۆ وەرگرینەوە بوو کە خۆشبەختانە سەرکەوتوو بوو. لە سەرەتاوە کە بۆ خۆتان دەدان ئیمکانات نەبوو، سایتوانە بە سەختی دروست دەکرا، مەسائلی مادیشی لە پشت بوو، چون ئەو پەیوەندیانەی ئێمە و ناوخۆ بەو گەرمیی ئێستا نەبوو ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ببێت و ئێمە بتوانین بە سادەیی حرەکەتێکی گشتگیر و هاو ئاهەنگ دروست بکەین. ئەوە بوو کانی نووسەران بەو شەرایطەوە ساڵی 2004 دروست بوو. یەکێک لە بەرنامەکانی کاری کانونی نووسەرانی کوردستانەوە بوو کە داکۆکەی لە نووسەران بکە، ئەو نووسەرانی کە لە ژێر گوشاردا بوون. توانیوتانە لە ساڵانی ڕابردوودا ئەو بابەتە لە بەرچاو بگرن و پشتگیری لەو نووسەرانە بکەن کە هەڕەشیان لەسەر بۆ نیشتمانی خۆیان بەجێ هێشتووەکانون لەو پەیوەندیدا چی کردو؟ کاتی خۆی لە 2004ەوە کە بەرحاڵ ئەمان یارمەتی ئەمەیاندا و کانونمان دروست کرد و کۆبوونەوە شتەمان بوو، ئەو کاتی شەبەکەیەک هەبوو، نەتوۆرکێک بوو، سەرتاسەری بوو، لە پێنی جیهانیەوە سەرپەرستی دەکرا. ئەوانە کاتی خۆی سەلمان ڕۆشتیوانە دروستیان کرد بوو، دوای ئەوەی کە
خمینی فتوای کوشتنی دابوو باسییان لەسەر ئەوە کردبوو لە کۆنگرێک لە لەندەن ئەسان ئەویش دامەزرێنەری بوو لە ڕاستیا ئەو بیرۆکەی ئەو بوو وتی من لێرەم لە بریتانیام 24 ساعتە محافزت دەکەم یا ئێوە حەسابی ئەو نووسەرانە بکەن کە لە وڵاتانەدان و لە ژێر مەترسیدان بۆیە ئێمە ئابێ چوارچێوەیەکمان بێ بۆ نەجاتدانی ئەمانە لە سەرەتاوە پێنی جیهانی خۆی مرکزی ئەو سیستەمە بوو بەڵام لە ڕێگای نوێنەرایەتیەکانیەوە وەکو پێنی نۆروێژ و پێنی دانمارک و سوئد و فەرانسە و ئاڵمان و ئەوانەوە زانیاریان پێگەیشت کە مەسەڵەن فڵانە نووسەر لە مەسەڵەن لە ئێرانەوە لە کوردستانەوە ڕای کردووە هاتوۆتە تورکیە یا ڕۆشتووەتە مەسەڵەن ئەفغانستان یا ڕۆشتووەتە شوێنێکی دیکە ئەمەش مشەخەساتەکەیەتی ئەمەش پەیوەندیەکانێتی ئەوانیش بەرحاڵ تەرتیبێکیان دەدا و وڵاتێکیان بۆ دۆزیەوە پەیوەندیان دەگرت وڵاتێکیان بۆ دۆزیەوە ئەیان برد لەوێ نیشتە گیانەکرد بەڵام ئەم سیستمە دوایی پەرەی پێدرا پێنی نۆروێژ فعالتر بوو لەو زەمینەیەدا نۆروێژ بەهۆی سابقەی پێشترەوە کە بووی و نۆبلی ئەدەبی لێرە نۆبلی سوڕح لێرە دەدرێ و مرکزی گفتمانی سەرتاسەری بووە هاتن سیستمەکەیان گۆڕی کردیان بە ئایکۆن ئینتەرناشنال سیتی شارە جیهانیەکان بۆ نووسەرانی ڕاونراو ئەمانە سیستمەکەیان تازە کردەوە لەگەڵ وەزارەتی دەرەوە لەگەڵ وەزارەتی پەنابەران لەگەڵ ئەو شارانەکە مەسئولینی ئەو شارانە وەکو کۆمۆنەکان شارداریەکان ئەمانە پێکەوە تیمێکن پاش هەڵسەنگاندن و پڕکردنەوەی فۆرم و ئەو جۆرەکارانە هەوڵەدەن ئەمانە نەجاتدن و ئیقامەیان بۆ بگرن و لە پرۆسەیەکی 2 ساڵەدا هەندێک وڵات هەیە 1 ساڵە ئەمانە جێ دەکەنەوە دوایی کە جێکەوتن ئەمنیەتیان پارێزرا واردی کۆمەلگا ئابن بە ئیقامی خۆیانەوە و ژیانی ئاسایی خۆیان درێژە پێدەدەن ئێمە شکانی نووسەرانیشە لە سەرتاوە لەو کاتەوە ئێمە دەستمان پێکرێمە بە کاگەیازەوە بە کاکۆسارەوە بە کاکسینەوە دەستمان پێکرد هاوکاتیش هەر لە ڕێگای ئەم سیستمەوە کۆمەڵێک نووسەر و ئەدیب و هونەرمەندمان بوو کە لە وڵاتانی دیکەدا بۆ خۆیان گەیاند بۆ ئەوێ توانیمان پرۆسی پەناهەندگیەکەیان سەرایتر بکەین و پەناهەندگییان گرت هەر لە نۆروێژە هەم لە وڵاتانی دیکەش و ئاخرین جاریش کاک خەبات بوو کە پارەکە تقریبەن ئەم کاتانە هاتەوە ساڵێکی بەسەردا چوو ئێستش ئێمە شار لە هەوڵدان مەجموعەیەک نووسەرمان هەیە کە بۆ خۆیان ئاگادارن جەنابیش ئاگاداری ئێمە هەوڵمان داوە لە کۆنتاکت داین مرتب بە ئاکسیۆنیان بۆ دەکەین و تازەش لە خەریکی ئاکسیۆنێکین بۆ مەجموعەیەکی نووسەری دیکەمان کە لە تورکیە و لە باشووری کوردستانن وەزعەتێکی مناسبیان نییە بەڵام بەهۆی ئەوەی کە ئەم پەتایە هاتووە ئەوە تازەی 2 هەفتێتر هینیان کردوێتەوە سەختیان کردوێتەوە لاخین پەیوەندیە کاتە من بووم بە خستیانە دوای 2 هەفتەی ترکە ئێمە ژووتمان ئەو ئاکسیۆنە دوای یەکەین یا هەفتەی داهاتوو یا دوای 2 هەفتەیە ئەو ئاکسیۆنەکەین بەڵام قەتعاً ئێمە بە ئەندازەی بە پێی توانای خۆمان هاوکاریمان کردووە بەڵام خۆتان نەزانن خۆ تەنیا کوردستان نییە تازە ئێمە میلەتێکی بێدەوڵەتیشین بە سەدان وڵاتی دیکە هەیە کە دەوڵەتیشیان هەیە کە پشتوانێشیان هەیە ئەنجومەنی ئەدەبیان هەیە کانون نووسەرانیان هەیە ئەوانیش کاندیدیان هەیە ئەوانیش خەڵکیان هەیە کە لە ژێر مەترسیدان بۆیە کاروباری ئەم هاوڕیانە لەوانەیە تۆزێک بە خێرایی نەڕواتە پێش بەڵامداوە چونکە کاتەکەمان زۆر بەردەست نەماوە بە هەندێک پرسیاریش لەسەر دۆخی ئەمڕۆی حیزبەکان لێ بکەم وەکو نووسەر و ڕۆناکبیرێک پێم خۆشە ڕات بزانم کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا لەسەر دۆخێکدان ڕاستەکەیت لایەنە خراپەکەی ئەوەیە کە پەردەواتە دەنا هەرکەم لەوانە بۆ خۆیان کۆمەڵێک گاڵ و گۆڕی
گەوریان بەسەردا هاتووە توانایەکانیان لە مەیدانی شۆڕژدا ئێجگار زۆر چۆتە سەرەوە نفوذ و ئاعتباریان ڕۆشتووەتە سەرەوە چ لە ئاستی نێونەتەوەییدا چ لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەڵام کێشەکە ئەوەیە کە پەردەوازان ئەوان دیارە بەو پەردەوازەیەش دانێکی پۆزیتیڤیان هەیە ئەویش ئەوەیە کە ناوەندێکی هاوکاریان دروست کردووە ئەم ناوەندە هاوکاریە لەوانەیە لە داهاتوودا کە حیزبانیە بگرنەوە ببێتە بەرەیەکی بەرینتر و مەجموعەت حیزبی دیکەش کە ئەگەر ببن لەوێدا حزب پێدا بکەن تەنانەت ناوەندی هاوکاری ئەتوانێت ببێتە شوێنێک ئالتەرناتیڤێک بۆ سیستمێکی بەڕێوەبەری کاتی لە پاش گەڕانەوەی سەربەرزانە بۆ ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە زۆر زۆر مهمە ئێمە ئالەم موقعیەتەدا تەنیا شتێک ئەتوانی یارمەتیمان بدا مەسەلەی یەکگرتوویە هەم کۆمەڵە هەم دموکرات ئەگەر یەک بگرنەوە و بتوانن ناوەندی هاوکاری بکەن بە ئالتەرناتیڤێک بۆ تێپەڕین لەو موقعیەتە و پاش کۆماری ئیسلامی دروستکردنی سیستمێکی بەڕێوەبەری مەوەقەت هەتا جێگیر دەبن دەتوانێت یارمەتێکی ئێجگار گەورە بێت بەتایبەت ئێستا ئێمە ساڵی 50 لە ساڵی 57 ئێمە ئێستا ئیلامان هەیە ئێمە ئێستا کرماشانمان هەیە لە ڕاستیە جبهەی ئێمە ئێستا ئیلام و کرماشانە لە حاڵێکدا پێشتر کۆماری ئیسلامی لە تاریخی ئەوانەوە خەریب و شۆڕشی کوردی هێرشە کردە سەر شۆڕشی کورد کۆماری ئیسلامی ئێستا لەوێ چەقیوە بە قەولێ خۆری بەختی ئاوا بووە ئەمە دەرفەتێکی ئێجگار گەورەیە بۆ ئێمە بۆیە گەورەترین شت ئەوەیە ئەم حیزبانە دەبێت یەک بگرنەوە بە مکانیزمێکی سالم و تەندروست یەکتر بگرنەوە لەژێر چێت پێشنیاریەوە چییە بۆ ئەوە یەکگرتووی لە نێو حیزبەکاندا دروست بێت یەکەم ئەوەی کە ئەندامانی ئەو حیزبانە کە هەر وەکو ئێستەش هاتووە گوشارێکی ئێجگار بخەنە سەریان ئەوە ناگبیرانی ئێمە چێوانەی لە ناو حزابن چ لە دەرەوەن ڕێکخراوەکان گوشار بخەنە سەریان و کارێک بکەن کە کۆمەڵێک ناکۆکی لە نێوان ئەوانەدا هەیە کەم بێتەوە هەندێک لە ناکۆکیەکان ئۆرگانی نین هەندێک لە ناکۆکەکان شەخسین بەڕاستی ینی چارەسەر دەکرێت بە پەیوەندی کۆمەڵایەتی چارەسەر دەکرێت بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە ترس لە یەکگرتنەوە ئەبێ بڕەوێنینەوە لە ناویانە چ ئەوانەی کە لەوانەیە بەرپرسایەتی لەدەست بدەن چ ئەوانەی کە دەترسن بەرپرسایەتی وەرنەگرن لە داهاتوودا ئەگەر هەنگاوی یەکگرتنەوە بنێن بە شێوەیەکی لۆژیکی دروست و ئوسوڵی قەتعەن تەواوی ئەو شتانە چارەسەر دەکرێت باشە حزب دموکرات بۆ بەرینیە کۆمەڵە بۆ بەرینیە سیستەمەکانیان ئاڵوگۆڕێکی بەسەردا بێنن کە بەشی هەموو کەسێک بکە هەموو کەسێک بتوانێت خۆی ببینێتەوە لە ناویدا بەوەوە کە بەرپرسایەتی هەیە بەوە کە نیەتی ئێستا خۆشبەختانە وا دیارە وایە و کۆمەڵێک ئینسان شتە بیسێ لەم لەولا لە هاوڕانی دڵسۆز من هەست دەکەم کە وەزاکە بەرەو باشیە چێ و پێم وایە یەکگرتنەوە دێتە ئارەوە پێتان وایە بەر لە هەر گەڕانەوەیەک یان هەر ڕووداوەیەکە لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان بێتە دی دەبێ و حیزبانە یەک بگرنەوە و لە دوای یەکگرتنەوەش بەرەیەکی کوردستانی بە بەشداری هەموو لایەنەکان پێک پێێندرێ دقیقا نەبێ وابێت پێش هەموو شتێک هەنگاوی یەکەم یەکگرتنەوەی خودی حیزبەکانە ناوخۆ خۆیان دەخەن هەنگاوی دومیش بەرەی خۆ هەیە ئێستا ناوەندی هاوکاری سیستمێکی زۆر جالبە فقط ئەوەیە کە ئاڵوگۆڕێکی تێدا پێک بێنن ئالتەرناتیڤێکی مدیریەتی بەڕێوەبەری دروست بکەن لەوێدا و هەمووشیان تابعی بن
لە قۆناغی دواییە زۆر ڕەحەت تۆ دەتوانانی هێزی پێشمەرگەی کوردستان بکەیتەوە بە یەک هێز کە هێزێکی نەتەوەیی بێت و لەژێر مدیریەتی حزبێکی تایبەتان نەبێت. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش بەسەر دوو گوتاردا دابەش بوون. ئەو دوو گوتارەیە فەدراڵی خواز و سربەخۆیی خوازە کە دوای یەکەم سیستم لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان وەڵام دەردەبێت. وڵای بەڕەح من دابەش نەبووە، هەردوو لا بەڕای من سربەخۆی خوازن. بەڵام هەندێک لەو ئەوانەی کە پێیان دەڵێن فدراڵی خواز مەسەلەکەیان ئەوەیە کە دەڵێن بە پێی ئیمکانی ئێمە بڕێنە پێشی معادڵاتی هەوسەنگەکانی ناوچە و هەوسەنگە نێونەتەوەیەکان ئیمکانمان پێنادا. لەو بوارانەدا ئێمە مشکڵمان هەیە، ئێمە جاری یەکمان نەگرتووە، ئێمە بەرەیەکی بەرینمان نییە، هێزی چەکداریمان نییە، هێزی مادیمان نییە، نفوذ و نفوذی دەوڵەتێکمان نییە لە ئاستی جەهانیدا. کێشەی ئێجگار زۆرمان هەیە لە عێراق، لە تورکیا، لە سووریا، دەناوانیش سربەخۆی خوازم، لەوەدا من هیچ شتێکم نییە. بۆیە من بەڕای من لە جیاتی ئەوەی ئێمە خۆمان بەو شتەوە مەشغوڵ بکەین بە ڕۆحێکی نەتەوەی خوازیەوە لە ناو مەیدانی شۆڕشدا حەزورمان ببێت، لە هەر قۆناغێکدا هەر ئیمکانێکمان بۆ بڕەخسێت بەدەستی بێنین، هەوڵ بدەین بەدەستی بێنین. لەناگەین ئەوە بکەینە دبەیتێکی قوڵ و خۆمانی پێوە مەشغوڵ بکەین، بەڕای من کارێکی باش نییە. هێزمان لە دەست دەدەین بەو شتانە. ئەزمموی حکومڕانی باشووری کوردستان لە 30 ساڵی ڕابردوودا دەتوانێت تەسیری هەبێ بۆ سیستمی بەڕێوەبەری و حکومڕانی لە داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستان؟ غەیری هەندێشتی بچووک نەبێت کە من دەیبینم کە بەداخەوە تەسیری ئەو کولتورە سیاسیەیە کە لە باشووری کوردستانە وەریان گرتووە، غەیری ئەوانە نەبێت کە شتی باش نین بەڕاستی، چون ئەوانیش لە واقعدا لە سیستمێکی هەڵەوە ئەوانی شێنایانە یا بەسەریان ناسەپاوە. بەڵام لە بواری دیکەدا بەڕای من لە ئاستێکی بەرینترا گەورەترا بەڕای من تەجروبەیان وەرگرتووە و ناڵێم هیچ لەو هەڵانەی کە لە باشووری کوردستانە دووپاتی ناکەنەوە، بەڵام پێم وایە ئەو هەڵە زۆر گەورانەی کە ئەوان کردویانە دووپاتی ناکەنەوە. یەک لەو هەڵانە مەسەلەی شەڕی ناوخۆیە، یەک لەو هەڵانە مەسەلەی گەندەڵیە، ئەم جۆرەشتانە مەسەلەکە ئەوەیە. یەک لەو شتانە مەسەلەی هێزی چەکداریە، ئێستاشی لەگەڵ بێت مەسەلەن هێزی پێشمەرگە دابەژوە بێت سەر دوو لاداییتر، یا سیستمی ئەمنیەتیە کە دوو سیستمی ئەمنیەتی تێدایە ئێستا بمانەوە نەمانەوێت. حتا لەباری ئابووریەوە دوو ناوچەی جیاوازی ئابوورینی تر هەم داهاتیان لەوان هێ لە یەکتر پشارنەوە هەم دەرکەوتیشیان. ئەمانە مەجموعەیە هەڵان هەرچەند لەوێش خەریکە هەڵ بدرێت ڕەفعی بکەن کە نازانم کێ ڕەفع بێ، بەڵام من پێم وانییە ئالە و ئاستەداییتر ئەمان دووپاتی ئەو هەڵانە بکەنەوە لەبەرەوەی بۆ بە ئەزمونێت بۆ هەمووان، هەم بۆ خەڵکی خۆمان هەم بۆ ئەحزاب و مەسئولین، چونکە بەڕاستی ناڵێم ئاست، بەڵام با بڵێن تێڕوانینی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شوێنێکی دیکەیە، لە باشووری کوردستان لە شوێنێکی دیکەیە. لەو گفتوگویانەی پێشتەرکی کردومە لەگەڵ هەندێک لە کەسایەتیەکان باز لەوە دەکەن کە لە داهاتوودا ڕۆژهەڵاتی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک مەترسی دەبێتەوە. ئێمە لە پارێزگای ورمێ تێکەڵاییمان دەگەڵ نەتەوەی ئازەری هەیە، لە کرماشان و لە ئیران کێشەی مەسەبیمان هەیە. چۆن دەتوانین ڕوبەڕووی ئەم کێشانە بینەوە و مەترسیانە بینەوە کە لە داهاتوو ڕوو لەگەلەکەمان کات؟ ئێمە تەنیا شتێکە بێ لێ بترسین
کە زۆر مەترسیدارە مەسەلەی مەذهبیەکەیە، مەسەلەی نەتەوەیەکەیە. مەسەلەی مەذهبیەکە بەم شێوەیە بڕواتە پێشە پێم وانە مشکلێت جەنابە باش دەزانی هەر ئێستا لە ئیلام و لە کرماشان بە تایبەت سونیشە لە پاڵێکە دانیشتون غێری بە هەندێک دەنگی سەر بە حکوومەت نەبێت کە جاروبارە کێشە دەنێتەوە، ینی ناکۆکیەکی ئەو توی قوڵ لەوێدا نییە، هەرچەند دەبێ ئاگادارین. بەڵام مەسەلەی نەتەوەیەکە یەجگار مهمە. ئێمە لە بیرمان نەچێ هەر ماوەیەک لەوە پێش بووە ئەرمەنستان و ئازەربایجان شەڕیان کرد تورکیە لە بەستەریدا بازی بڕۆشتەوە بەرەوە. تورکیە مەترسیەکی ئەجگار گەورەیە نەک بۆ گەلی کورد، بۆ هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چون ئەو ڕۆحەی کە لە دەورانی عوسمانیەوە لەگەڵیان هاتووە نەتەنیا پەرەی پێدراوە قوڵتر بووەتەوە، لە دەستی شەی نادەن. ئەگەر ئێمە مەسەلەیەک بێتە پێشێ مەسەڵەن لە ورمیا دیارە ئەحزابی ئێمە قەتعەن داوای ڕەفراندۆم مەکەنیتر، ئەوەی ئەکسەریەت بێ حکمی ئەوەیەکە، بەڵام بە معنای سەرکوتی ئەقەلیەت نییە، چون کوردیش ثابتی کردو کە شتی وا ناکە، قەت شتی وا ناکە. هەر ئێستا ئێمە دەبینین دەریان نەتەوە و نینی تێدایە شوێنەکانی دیکە کورد سەرکوتی نەکردون ڕاستێکی، بەڵام کورد لەلایەن ئەوانەوە سەرکوت کراوە. جا بۆیە مەترسیەکە ورمیەیە لە ڕاستدا ئەبێ نییە. کاگازات سێ دەقەمان کاتماوە کۆمەڵێک پرسیاری دیکەش بەڵام بەداخەوە کاتەکە کەمە لەو سێ دەقەیەدا ئەگەر تێبینیە کتەبێ لەسەر کۆی گفتوگۆکە یان قسەیەکت ما بێ بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پێشنیارێکتان هەبێ فەرموو. زۆر سوپاس دەکەم بە گرنگەوەیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەر بەو هەستە نەتەوایەتیەوە بڕۆنە پێش وێ ڕایتەواوی ئەو سەرکوتانی کە کۆماری ئیسلامی هەیەتی بوویەتی و هەیەتی و دەیشی بێت، بەڵام درێژە بەو ڕێگای خۆیان بدەن. دوام ئەوەی کە هیوادارن تەسیریان بێت لەسەر حیزبەکان و لە بەرامبەریشدا حیزبەکان تەسیریان بێتەوە لەسەر ئەوان بە یەکگرتنەوە وەڵامیان بدەنەوە. لەلایەکی دیکەشەوە ئەوەی گرنگە چاو لە ئەزمونەکانی دەور و پشتمان بکەین لە وڵاتانی دیکەدا و نەهێڵین داهاتوو ڕۆژهەڵاتی کوردستان بەو ئاقارەدا ڕاتە پێشتر هەندی هەڵی تێداکەوە. کاگازات ڕۆستەمی نووسەر و ڕۆناکبیر زۆر سپاس بۆ بەشداری لە گفتوگۆیدا. زۆر مەمنون.